بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت تەوەری ئەمڕۆی دووجار بکەرەوە تایبەتە بە قسەکردن لەسەر ئەوەی یاخود پرسیاری سەرەکی بەرنامەکە ئەوەیە کە ئایا بزوتنەوەی گۆڕان توانیوێتی مۆدێلێکی نوێی حزبایەتی بێت و جیابێت لە حزبەکانی دیکەی گۆڕەپانەکە بە تایبەت یەکێتی و پارتی کاگازات قسەکانت تاوەکەی پێمان وایە ئێمە قسە لەسەر مۆدیلی نوێی حیزبایەتیەکەین قسە لەسەر دەستور ناکەین دەستور 4 ساڵ ساڵوانە من چی لێ نازانیم زانین چۆنەوە گەمێکی سیاسیە دوم ئۆپۆسیۆن ئەبێ فێری یەک حەقت بێت ئۆپۆسیۆن بێ فێری جۆگرتن بێ اینجا پرسیار بکە ئەمە لە هەموو دنیا وایە سیستمی سیاسی لە هەموو دنیا بە پێی علومی سیاسی سیستمی سیاسی بریتێ لاوچەشێک لە دوو توخم پێکاتوە توخمێکیان پێوتێ دەسەڵاتدار فەرمانڕەوا توخمێکیان پێوتێ ئۆپۆسیۆن سیستمێکی سیاسی هەمووی دەسەڵاتدار بێ و بەبێ ئۆپۆسیۆن نوقسانە سیستمێکی سیاسی هەمووشی ئۆپۆسیۆن بێ دەسەڵاتدار نوقسانە لە سیستمی سیاسی تەندروست و دیموکراسە ئۆپۆسیۆن هەیە من قبول یەکەم گۆڕان ئۆپۆسیۆنە کۆمەڵ ئۆپۆسیۆن یەکگرتووە ئۆپۆسیۆنە ئەبێش قبولی کا سیستمی سیاسی تەندروستە و سیستمی سیاسی دیموکراسە سیستمی سیاسی تەندروست و دیموکراس ئەبێ تەکمیلەی یەک بن لەگەڵ ئۆپۆسیۆنە ئۆپۆسیۆن 22 لەسەر حەو نییە ئۆپۆسیۆن سیفەتێکی میکانیکی جوڵاوی هەیە لە 2009 با بڵێن گۆڕان کۆمەڵ یەکگرتووە ئۆپۆسیۆن ئەکرێت لەم خولەی 2013 گۆڕان کۆمەڵ یەکگرتوو فەرمانڕەوایی بکەن سپاس دەکەم فەرموو کاک فەرمان پرسیار یەکەم بۆ بەڕێز کاک وشیارە ئایا مۆدیلی حیزبایەتی بزوتنەوەی گۆڕان لە چ وڵاتێکە وەرگیرا ئایا مۆدیلەکە موردێکی ئەوروپیا مۆدیلەکە مۆدیلێکی هاوردەیە یاخود هاوردەیە یان خۆماڵی کراوە یان پرسیاری دووەم من بۆ بەڕێز کاک ئازاد بۆ دەبێت ینی حزابی کوردی هەر لەسەر ئەو کلاسیکیە مۆدیلی حیزبە کۆنە بڕوا بۆ منە هەر ڕەنگەکەی هەر بڵێن بۆ منەوەیەتی شتان لە هەر سەوز بێ نەشیدەکەش هەر ڕەشە باو بۆ شێوازە بێ سپاس دەکەم بەڵێ کاژارە بزوتنەوەی گۆڕان توێژینەوەی کردووە چەند خەڵکانی کە ڕاست بارو کە سەردانی وڵاتی جیاوازکەن بۆی بتوان نمونەیەک وەرگن وەکوتم هەم نمونەیەکی دیموکرات بێ و هەمیش بگونجێ لەگەڵ دۆخی سیاسی کوردستانە چونکە ئێمە واقعبین بین بۆ ڕێخستنەکان سود لە سیستەمی زۆر وڵاتی ئەوروپی بەتایبەت سیستەمی بەریتانی وەرگیراوە و لە حزبی ئاکەپەی تورکیاش کە حزبێکی دەنگدەراویش بە هەمان شێوە ڕێخستنەکان زیاتر لەسەر بنەمای ئیداریە واتە لە زیاتیەوەی ڕێخستنی حزبی بێ ئەو کەسانی کە لەوێ ئیشەکەن ئەوەی خەڵکی ئیش ئیداری نە خەریکی ئیشی حزبایەتین و پەیوەست بە کۆنفرانسەکان شۆکە لەم ڕۆژانە گۆڕان کردی دیسانەوە لە ئەزمموی وڵاتانی ئەوروپی وەرگرا کە کۆنفرانس دەکرێت لە پێناوی دەنگدانە مەرج نیە هەموو جارە سەرکردەکان بگۆڕێن بەڵکو بەرنامەی هەڵبژاردن و کارنامەی هەڵبژاردن سپاس بەڵێ کاگازا بنزڵ و پرسیاری لە پێم وایە یەکێتی ڕانکەی سەوزە پەیوەندی بە حزبی سۆشیال دیموکراتی دنیاوە هەیە SI ئالێکسەر حزبانە سەوزن و ئاسایشە حزب کۆمۆنیستەکان لە مێژووی خۆیانە لە سەردەمی مارکسەوە 1940 کە مانفێز نووسراوە تا ئێستا سوورن هیچ نەنجێک نییە نە سەوزەکە نەنجێ نە سوورەکە نەنجە مەسەلەی مارشەکەی کە ڕخرە لێ هەیە ئەو کۆنگرە دەسەڵاتی هەیە هەم ڕانکەی بگۆڕێ هەم مارشەکە بگۆڕێ هەم لۆگۆکە بگۆڕێ دیارە کۆنگرە سپاس کاگازات فەرموو کاک محەممەد پرسیارەکەم بۆ کاک ئازاد سزادانی پەرلەمانتار مۆدێلێکی تازە نییە پرسیارێکی ترشم بۆ کاک دکتۆر وشیار بزوتنەوەی گۆڕان زۆر ژووری هەیە بەڵام هەتا ئێستا ژوورێکی نیە بۆ بەرەنگاربوونی ڕۆتین بەڵێ پرسیارێکم تێدەگەشم سزادانی پەرلەمانتار ینی چۆن سزادانی دەرکردنی ئەندام بەبەستیەوەیەک لە ناو گۆڕانە پەرلەمانتار لەسەر کارێک کە هەست دەکرێت لە دەرەوەی میساقی شەرەفی بزوتنەوەکەی دەرەکرێت و سزادرێت مودێل نییە بەڵێ من بەخش بێ بڵێم من بێکش بێ بڵێم یعنی بە حقات من بۆیە سەرەتا من نەمزانیەوە بەڕێزم پرسیارەکەی بۆیە من پێم وابووە سەرەتام قسەیم کردو خۆشبەختانە چکە بە زەمیری خۆم و بە مانتیق قسەیەکەم پێم وایە بزوتنەوەی گۆڕان خاوەنی 25 کورسی هێنێک 20 کورسی جا ئەم 25 ئازاد و باوڕین کاکە وشیار بەیەکۆ پاش لە مەرحەلەیەکە ئەچن ئەڕۆن بەڵام ئەو پێگەی 25 هەیە دەرکراون دەرکراوەکەی ئەوە نەبوو من پێم گۆڕان پێی باشتر بۆ لە دەرەوە بن کە فراکسیۆنێکی تایبەتیان بەناوی خوان دروست سەر بەخۆت لە دەرەوەی بن بەڵام خەڵکی گەندەڵی لە ناوانە بێت کاکە وشیارجان من بە ئەوەنی قسەیەکەم بۆیە بەتۆڵم نە دەرکراون نەتوانیشتانە دەری بکەن ئەوان خۆشیان ڕۆشتون لەبەر ئەو کێشەی کە ناکرێت ئێستا باسی بکەین ناکرێت ئێستا باسین کاکەوان بۆ ڕۆژ فڵان بۆ ڕۆژووی لە ئاخری دەرنەکراون خۆیان ئەندامی ئێوە بوون ئێوە دەنگتان بۆ کۆگرێتەوە نوێنەرەتی ئەویان کردووە متمانەی تەنزیمەکان ڕێخستنەکان ئەندامەکان هەوادارەکانی گۆڕانی بەدەستێنەوە خۆیان وازیان هێناوە لە گۆڕان ئەوە نێبێت دەرکرابن خۆیان وازێنەوە لە گۆڕان و گۆڕان خاوەنی 25 کورسی بووە ئەو سیفەتە منشقیە مێژووی بەڕێستانە کە لە من جیابیتەوە ئەڕۆیت و دوای ئەڵێ من لە تۆ جیا نەبوومەتەوە ئەڵێ من لە تۆ نەبوو من گردوی جیاواز بێ من مەرەتی جیاواز بێ منوتی جیاوازم هەیە نەخێر ئەوە با پێت بڵم تۆ هەر بەشێکی لە من و مێژوەکەش بەچی ئەبزانە بەش سەرجەم ناحیەکان و قەزاکان و باژێڕوان هەموو یەکێتیەکان ئەبێ بڕم بەڵکان لە یەکەم تۆ باسی دیموکراسیەکەی تۆ لە جیاتی من ئەڵی کاک وشار ڕەنگە تۆ ڕەتوا بێت تۆ من شتی وام وتووە من هیچ کام لەو شتانە وت کە تۆ وتوتە ئێستا
هیچ کام لەو ڕێیانە وت کە ئێستا تۆ بەنای من دوو کەس لە ناو ئێوە خلافی فکریانەبەوە ئەو قسانەی کە کردم کە تۆ بەڵێ تۆ پێ دوایە دەرکراون وانە دەرنەکراون تۆواڵیت بەڵێ دەرکراون ئێدە تۆ پێ سلمێنە کاکە دەرنەکراون وەختی ئەوە نییە ئێمە دانیشین بۆ منهەجی قسە لەسەر جملەیە بکەین ئەوەیە ئێوە لە 20 ساڵی سەد ڕوونکردنەوەیان ناخوایان کە دەرنەکراون لە گوردستانە گەندەڵی هەیە یان نەکا بەڵێ بە تاکید هەیە تا ئێستا یەک کەس زادراوە لەسەر بەڵێ دەیان کەس زادراوە کێن بۆ نمونە بەڕێزت آخر چۆن نەکرێەوە پرسیارە بۆ شێوە میکانی چییە من لەسەر چی زادراوە ینی ئەخ تۆ ئەبێ 20 من بە منطق بەڕێزت لە شۆ جووی بۆ دکتۆرا باش قبول خاصی بس انا اقول واباسي كده بقول لك يا ايشمان بونيه كاكا وشاري ايشمان بونيه من ضليات انا كان ايشمان بونيه كاكا قال براستي فرمو كان سرتي برسيار ابي والله بمو كاكا وشار او شتي شخصيه بابك بتجوبي بابا رون كمو تقاد لي كم بورون كاكا قال بس روني كمو ازادي فرمو من ل 2007 زان كويس لما يمتوا جروب اما لازم لي ريكورد اني بوزاني كم كروشتون ببريطانيا مثلا هنا لزانكو اكزيتر لويش سنتەرێکی بە ناوی سنتەری خوێندنی کوردی زەمالێ هەیە 4 دکتۆرا هەیە 4 ماستەریە هەر کەسێک لەم خوێندکارانش زمان بزانێت توانێت تەقدیمی کا ساڵانە سایتەکەشیان exiter.ac.uk ئەتوانیت بچتە سەر سایتەکە ئیبینی سنتەر فۆ کوردی ستادیز ناوەندی لێکۆڵینەوەی کوردی من پێشکەشم کردووە لە ناو خەڵکە بەبێەوەی کەس بمناسێ لە کوردستانەوە وەرگیراوم نە لە کوردستانەوە ڕۆشتوم و لە کوردستانیشەوە بڕۆم من پشکم هەیە لەسەر دوسامانی وڵاتاوەکو چۆن هەر هاوڵاتێکی تر هەیەی لەبەرەوە من کە وڵا پرسیار لێکم گەندەڵکێیە کێتان زاداوە بە بەڕێز بڵێم تۆ بە چ قوبڵ خاصێک دیێرە خوێندەوە بە چ قوبڵ خاصی ڕۆشتو ئەنە با نەکوینەوە ئەوە دوایتر دانیشن خۆتان یەکلایکەنەوە من یەڵم یەکەمی زانکۆ نەکراوە یەکەم بووم لەسەر ئاستی زانکۆ دەرنەکراوە بەستمەوەیە بەڵێ ئالان کە بەڵگەتانی ڕامەکەن لە بەڵگە زۆر شتێ من نامەوێ بێ شتەکە نامێ بە شخصی ئازادی قسەی خۆشیەکەی بیکە فەرمی ئێستا بە پرسیاری کاکسەرتیب فەرموو کاکسەرتیب پرسیاری یەکەم بۆ بەڕێز دکتۆر وشەر هەیە من هیچ جیاوازێکی یعنی بزوتنەوەی گۆڕان نبینم لەگەڵ حیزبە سیاسەکانی تری کوردستان لەبەرەوەی تەنها ژمارەیە زیاد بۆ ئەویش بۆ کۆمەڵک مەبەست و ئامانجی خۆیەتی یعنی من پێم خۆشە ئەو سەرکردانەی کە لە ناو زوتنەوەی ئیسلامن ئەو سەرکردانی کە لە ناو زوتنەوەی گۆڕانن هەمان ئەو سەرکردانن کە لە ناویەکی دابوون بەشداری شەڕ ناوخۆیان کردو کە لە دەسەڵاتیش دابوون لەوانەیە بەشداری گەندەڵیشیان کرد بەڵێ پرسیارەکەت ئەوە پرسیارم بوو بۆی بەڵێ کاگۆشەر بەڵێ بێگومان من پێش بەس ئەومەکە بۆی وتم یەکێتی ئەو کەسانی لە یەکێتیان دروست کرد کە هێزێکی نوێ بوو بۆ سارە من خۆشم هاوڕان بۆ ئەو کاتی کە دروست بوو لە پارتی هاتنە دەرەوە لەبەرەوە ناکرێ ئەو کەسانت بۆ نا بە خراپ لە قەڵەم درێن لەبەرو لە ناو پارتیا بوون ئەوەشی کە لە ناو یەکێتیاتۆتە دەرەوە ئێستا لە بزوتنەوەی گۆڕانە مێژوێکی نوێی دەست پێ کردووە ئەگەر کەسێکیش شتێکی لە پاڵایە فەرمووە دادگا و دەسەڵات خۆ بەدەستیەمەوە نییە فەرموو بیان دەمەدادکە بەڵێ کاگۆشیارێکێک لەو ڕخنانەی کە ڕوبەڕووی بزوتنەوەی گۆڕانەکرێتەوە وەکو بزوتنەوەیەک یاخودۆکو ڕێکخراوێکی سیاسی ئەوەیە کە ڕخنە لە لایەنەکانی ترەگرن کە شەفافیەتی تیانە بەڵام لەناو بزوتنەوەکە شەفافیت بوونی نییە ئەم ڕایە تا چەند هاوڕای لەگەڵیاتۆ ئەمە ڕێک پێچوانەیە بۆ ئەگەر سێری دارایی گۆڕان بکەی هەموو مانگێک دارایی گۆڕان کە دیارە دارایی هەموو کەسێک شتیان دارایی لە شێوە دێت هەموو مانگێک لەسەر سایتەکە بۆ وردەکاریەوە دانرێت کە خەرجەکانی چین وە چۆن سەرفکراون بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان شتێکی نهێنی نییە یعنی شتێک ئێستا بزوتنەوەی گۆڕان زۆر جار هەندێک دەستگا هەوڵیان ناوە بۆ نمونە زانیاری لە سەر گۆڕان کۆ بکەنەوە گۆڕان توێتی وەرن فەرموو ژوورێکتانەی نەمە قسەی ڕێخەری گشتی ژوورێکتانەی لە گردەکە کە دەستگای هەواڵگرین فەرموو چیتانەوە کۆی کەنەوە لەسەر چکە بزوتنەوەی گۆڕان داواکاری ئاشکرای هەیە چاکسازیکی ڕیشەی لە سیستەمی سیاسی کوردستانە دادپەروەری کۆمەڵایەتی نهێشتنی جاکردنەوەی خەڵک لەسەر بنەمای حزبایەتی و ناوچە و عشیرەت و چی هاوڵاتی بوون ڕخسانی دەرفەتی یەکسان جاکردنەوەی حزب لە حکوومەت کە دەستی ناوەتە بینەقاقی حکوومەت پێشتری شوتم و خنکانوێتی هاوڵاتی کوردستان لە جیاتیوی ڕابرتوو پێپرۆشر و مافی ژیانی هەبێ مافی ئازادی هەبێ بتوانێت کاری هەبێ و بەسەر بەرزیەوە بژێت شتێکی نهێنیمان نییە بەڵێ کاک محەممەد فەرموو پرسیارەکەم وڵاتدانەی یەکەمیان بۆ کاکوشێرە کاگوشتار سەرەتا دروستبوون ئۆپۆسیۆن ینی بە هەرسێکی ئۆپۆسیۆنها بە هەرسێ پارتەکەەوە خەڵک خۆشحاڵ بەوەی کە ماشێتێکیان هەبوو ئێمە کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوە ناکەین ئەو کۆبوونەوەی کە دەیکەین دەبێت ڕەهەندەکانی کۆبوونەوە بۆ میدیا بۆ دەسەڵات چوارم بۆ خەڵک ڕوونکەینەوە بەڵام دەبینین ئێستا هەرسێ لانی ئۆپۆسیۆن کۆبوونەوە دەکەن لە ژوورە داخراوەکان ئەو پرسیارەکە هەرسێک لەان کۆبوونەوە دەکەن لەگەڵ دەسەڵات لە ژوورە داخراوەکاندا ئایا تا چەند
ئەو کۆبوونەوە شەفاف و وازعنین ئەو قێرانە کوردستان تێکەوتەوە ئۆپۆسیۆن توانی کوردستان لەو قێرانە ڕزگار کاگۆشیار بزوتنەوەی گۆڕان من پرسیارەکەیت بۆ داڕێژمەوە سوپاس دەکەم گەر بفەرمید ئەو شتانەی کە بە گفتار باسی کردوێتی بە گوتاری خۆی تا چەندە لەسەر ئەرزی واقعە بە کردار ئیشی لەسەر کردو یەکێک لەوانە نەکردنی کۆبوونەوە لە پێناوی کۆبوونەوەدا و شەفافیت لە ناوڕۆکی ئەو کۆبوونەوانەی کە لەگەڵ لایەنەکانی دەسەڵاتەکرێت بەڵێ بێگومان ئەو کۆبوونەوانەی کراون مەبەستی لەو زنجیرە کۆبوونەوەی کە دوای حەڤەی شوبات کرا و ئەو کۆبوونەوانی تریش کە لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەیە لەگەڵ دەسەڵات کراوە هەمان ڕۆژی دواتر لە کێنێنەوە لە کەناڵەکانی ترەوە ئەندامانی وەفدەکە کە بەس گۆڕان نەبوون باسی ناوڕۆکی کۆبوونەکانیان کردووە لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیشە پلتفۆرمێک لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی کۆ کردوێتەوە ئەگەر تۆ سیر بکەیت لە چوارچێوەی شش پاکێجەکەی خۆی کۆ کردوێتەوە ئەگینا هیچ شتێکی شاراوە نییە چونکە بزوتنەوەی گۆڕان بۆ دروست نەبوو دژایەتێکی تیو پارتی بکە بەڵکو بۆ کە سیستەمی سیاسی بگۆڕێ و ئەگەر بێت و متمانەشی بەخۆی نەبووە نابوو بە ئۆپۆزیسیۆن چونکە دەرفەتی هەبوو بەشداری هەڵبژاردن بکە بەڵام لەبەرەوەی کە ئۆپۆزیسیۆن هەبێت کە کاغازات هاوڕا بوو کە بەبێت دیموکراسی بە ئۆپۆزیسیۆن نابێ کە ئێمەش دەسەڵات بین دیسانەوە لەسەر پۆست و پارە ئەوە بێت خەڵکی کوردستان ڕاستەکان نازانن لەسەر ئەو بنەمایە کە خەڵکی کوردستان مافیان هەیە ڕاستەکان بزان و بۆ وەرگرتن لە مافی کوردستان گۆڕان بۆ بە ئۆپۆزیسیۆن و ئەگەر پۆست و پێگەشتی بووستای لێرەش لە بەغداش زۆری پێبەخشراوە بەڵام قبوڵی نەکردو چونکە بڕوای بەو سیستەمە سیاسیە کە هەیە چونکە سیستەمێکە کە سەراپا پێویستی بە گۆڕانکاری سپاس دەکەم فەرمووی دوو پرسیارم هەبوو بۆ کاگوشیار باشە پرسیار یەکەم بێگومان هەر حیزبێک کە لە سەرەتا دروست دەبێت پروپاگەندەی ئەوە دەکات کە من حیزبێکم داهێنان دەکەم حیزبێکم گۆڕانکاری دەکەم ئایا یعنی حیزبی گۆڕان گرنتی ئەوەی تێ کە چۆ سەردەسەڵات بە هەمان گۆڕانکاری و بە هەمان یعنی بە هەمان داهێنان بمێنێتەوە پرسیاری دووەمت زۆر بەخێر پرسیار دووەم ئایا بە دەرخستنی کەم و کوڕەکان لە ڕێگەی کەناڵەکەتان ینی ئەو کێشانە چارەسەر دەکا واتە ئایا ینی تاکە ڕێگایە بە دەرخستنی ئەو کەم و کوڕیان لە ڕێگەی کەناڵەکەتان کە هاونیشتیمانیەک ینی کەم و کوڕی هاونیشتیمانیەک دەردەخەن ئەوە تاکە ڕێگایە دیارە زەمانەت چییە کاکازات بەبێ و هیچ بەڵگێکی هەبێت سوورە لەسەرەوەی کە ئەو ئەندام پەرلەمانانەی گۆڕان دەرنەکراون دیارە نامەکەی ڕێخەرەی گشتی زۆر ڕوون واشکرا بوو کە بیا داوای لێبردون کەن یا بێت دەرکرێن یاخۆ ئیستقالە بکەن ئەوان ئیستقالیان نەکەن هەندێکی ئیستقالی کرد هەندێکی داوای لێبردن کرد ئەوان وازیان هێناوە لەبەرەوە هیچ جێگەی گومانیەکە و کەسان دەرکراون و ئێستش لە کەناڵەکانی دەسەڵاتەوە گوێن بە گۆڕانێن و ڕخنە لە گۆڕانەگرن ئەمە ئاشکرایە کەمانە جیابوونەتەوە هیچ جێگەی گومان نییە کەمانە خۆیان ڕۆشن بە ئیشتیهای خۆیان زمانەوەیە کە ئەو کەسانە سزادراون دوجاریش گۆڕان داوای ئەوەکە کە لە کوردستانە سەروەری یاسا هەبێ کە من ئەگەر خۆم بمێ بچمە دەسەڵات بۆ نمونە خراپەکاری بکەم لە ئێستەوە داوای ناکەم یەکێکی تر لە زمانەکانەوەیە کاکازادی لێرە دانیشتووە من حەزەکەم یەک نمونە باتێت لەسەرەوەی بۆ نەنەوشیوە مستەفا یا و سەرکردانەی تر گەندەڵیشیان کردووە یاخود جیاواز لە هاوڵاتی کوردستان ژیاون نەوشیوان مستەفا ئێستا من و تو هەر هاوڵاتی کوردستان توانێت بچێ ببینێ توانێت چی هەیە پێ بکەێنێ ڕابردوو ئەو ئەزمونەی کە وەکو ئۆپۆزیسیۆنیشە بوو وەکو وتیشم کە تۆ لە هەڵبژاردنە دەنگ بەدەستە هێنی ئەگەر وەزیرەکەت گەندەڵی بکات دەرنەکرێ سزا نەدرێ دادگایی نەکرێ ئەو کاتە تۆ دەنگ ناهێنیتەوە لەبەرەوە خەڵکی کوردستان دڵنیابن ئەم هاوڕێیانە دڵنیابن ئەگەر وشیار بۆ نەسبێنێ وەزیرێت لەسەر لیستی گۆڕان یاخود لەسەر گۆڕان حکوومەت پێک بهێنێ ئەگەر گەندەڵی بکە هیچ کەس بەرگری لە ناکەوە ئەبێ بچێتە زیندان سپاسەکەم فەرموو کاکەرێم سەرەتا دەستخۆشی لە تۆ دەم کاکی یادگار پرسیارەکەم بۆ کاگوشاری پرسیارەکەم ئەوەیە کاگوشار لە سەرەتادا باسیەوەی کرد کە یەکێتی و پارتیان حیزبەکانی دیکە ئەگەر لەسەر بڕیارێک دراوە ببێ چەند و چوون جێبەجێ دەکرێت ئایا لە ناو گۆڕانی ژاوانیان نمونە بۆ ئەوەی لەو ماوەیەدا وابزانام لەڤین ئەگەر هەڵە نەبم لەبارەی سەردار عەبدوڵڵا سەرۆکی لیستی گۆڕان لە پەرلەمانی عێراق مەبەستم گۆڕی نیوی بەهۆی ئەوەی کە ڕخنەی لە ناوشوران گرتووە ئەوەش بە هەمان شێوەیە کە جێبەجێ کاگوشار ئایا لە ناو دەکەم بۆ کاگوشاری بەگەر ڕێگابی بە هاوڕەکەی دیکەت بۆی هیچ زۆر بە کورتی بەڵێ پرسیار دۆمەوەیە ئەگەر گۆڕان دەیویست بەڕاستی گۆڕانێکی جدی بکات لە هەرێمی کوردستان بۆچی لە سەرەتادا فلتەرێکیاندا نەبوو کەسانی کە گەندەڵی تێوە گلابوون و دواترش ئەو کەسانە جابوونەوە لە ناو گۆڕان وازێنە و تووڕە بوون ئایا هەر ئەوە هۆکار نەبوو کە تێگەیشتن لەوەی کە ئەوە هۆکار بووە کە تێگەیشتن لەوەی لە ناو گۆڕاندا ئەویان بۆ ناستەر کە پێشتر کردویانە بەڵێ جگەلەوەکەم تاوانەوە
ئەو بەڵێ گەڕێگا بە من کات لە یەکەم کاتی یاوڕەکانتە خۆی بمبورە کاگۆشیار لەناو بزوتنەوەی گۆڕاندا فەرموو بەڕێزم کاتی یاوڕەکان ئێوە خۆتان هاوکاری یاوڕەکانتان ناکەن و دوای ڕخنە لەم نەگرن ببوورە جارێ باب وەڵام باتەوە کاگۆشیار لەناو بزوتنەوەی گۆڕاندا لەسەر ڕخنەگرتن لە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لەناو بزوتنەوەی گۆڕاندا لەسەر ئەوەی کەسێک بەبێ ناوهێنان ڕخنە لە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بگرێت سزادرێت دیارە ئەوە ئەزانی زۆر جار وەکووتم لە بەرەوەیەکی و پارتی ناتوان بە بەرنامە و بە پرۆژە ڕخنە لە گۆڕان بگرن دێن شتی ناوخۆی گۆڕان باسەکەن وەکوی بڵێ خوان کامل متعان لەنا ئەوانە کە جیابوونی هەنیە یاخود کە ڕخنە نییە ئیتر هەمووی لە یەک ژوورە دانیشتووە سەرەوە هەرچی وت هەمووی ئەڵێ بەڵێ وایە طبعاً جیابوونەوە ڕخنە نییە مەجای ڕەفەتی ڕخنە نییە لە گۆڕانە ڕخنەگرتن هەیە من ئەو کاتە بۆی خوێندنەکەمەوە لێرن نەبووم ئەگەداری وردەکاریەکانم بەڵام ئەوەی ئەزانم ئەوەیە کە فراکسیۆنی گۆڕان پێش بۆ نە شۆڕش کاک شۆڕش حاجی بوو دوایی کاک سەردار با ناویژی بهێنین زۆر ئاساییە لەوێ دەوریە واتە یەک کەس ناتوانانی بە بەردەوامی سەرۆکی فراکسیۆنەکە بێت و ئەو ماوەیە کە ئەو بەشداری ئەو کۆبوونەی کردووە هەمان ئەو ماوەیە بووە کە ئەو کاتەکەی تەواو بووە و خۆشی لە لڤینە کە ئەو ئاماژی بەباتە کرد ئەڵێ ئەو شتانە ئەسڵ وەساسی نییە و لێدوانی نەبووە لەسەر ئەو شخصی خۆی بە ڕەدیەکاتەوە بەدرێگومان من خۆشم قسە سپاسەکە فەرموو کاگازات گۆڕان چی گۆڕیوە یەکەم گۆڕان خەریتەی سیاسی لە هەرێمی کوردستان گۆڕی پرسیارەکەت ئەو پرسیارمە پرسیارە بۆ کاگازات بەس سێشت ینی کورتن بۆی بێک زۆر بە کورتی سپاس دەکەم لە دوای 25 حوتەوە ئاستی ڕۆشنبیری خەڵکی هەرێمی کوردستان وەک پێش 25 حوتە کە جیاوازە گۆڕان گۆڕی خاڵێک تریشان تۆکتر لە دوای 2023 ئێمە بۆمان حساب بکەن کاگازات من ئەوەت لێوە ناگرم دەوێ بمبووری حیزبە کوردیەکان لە 6ەوە لە هەرێمی کوردستان دەسەڵاتیان هەیە بە نمونەی ئەوەی چیان ویست بێ گرتویانە بردویانە بۆ شاخ و سزا پاداش بێ بردویانە چیان ویست بێ ئەگەر سزا عقوبەیەکی بدەن کردویانە کەواتە حیزبی کوردی لە 6ەوە لەو کاتێکە پارتیدا مەزراوە دەسەڵاتی هەبووە تاکو 2023 تاکو ئێستاش هەر شتێک ویزبیان کردویانە کەواتە دەسەڵاتیان هەبوو بەڵام بەکردی لە ناو شار جنابەت کاک سیروان بووی مەهدی کاک مەهدی کاک سیروان گەر فەرمی بەڵێ کاک سپاس بۆ کاک مەهدی خەرتی سیاسی کاک مەهدی بە پێی علومی سیاسە وەختێکە گۆڕێ تۆ بێ لە ناو فەرمانڕەوا بەشدار بی دەسەڵاتە بگۆڕێ ئێستا ئەوان ئۆپۆزیسیۆنن لە دەرەوەی دەسەڵاتی سیاسین ئەم جارە کە ئینتیخاباتە بسوێکی نوێیە یەکی دەی لاخری ئەکرێ گۆڕان کۆمەڵی یەکگرتو زۆرینەی دەنگی خەڵک متمانەی خەڵک بەدەست بێنن ئەو کاتە خەرتی سیاسی گۆڕێ ئەوان ئەبن بە دەسەڵاتدار بڵێ یەکێتی پارتی ئەمە بن بە ئۆپۆزیسیۆن خەرتی سیاسی نەگۆڕاوە ئەمە یەک دوو مەسایلی میدیا دەوری هەیە و مەسایلی ئاسی ڕۆشنبیری میدیای ئەهلی میدیای ئازاد کەشێکی تەندروستی فەزای سیاسی بابرین هۆشیار بوونەوەی تۆ مەکتەب خوێندنەوە ئەنتەرنێت کە لەم دە ساڵە ئەمانە هەمووی کارێکی کردو دیارە لە بنزنیشا گۆڕان کۆمەڵ یەکگرتو مساهمەیانێ پێمان وابێ ئەوانە خەوتون ئەوانە بێ مساهمە نەکرێت هەمووی گۆڕان وەکو بزوتنەوەیە کاتۆتە مەیدانەکە لە 2009 کە پێشەنگی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بووە و پاشان یەکگرتو کۆمەڵ هاتوونەتە پاڵی وەکو ئۆپۆزیسیۆن خۆیان ڕاگەیاندووە ئۆپۆزیسیۆن ئەمە ڕای چاودێرانە ئۆپۆزیسیۆن بە گشتی و بزوتنەوەی گۆڕان بە تایبەتی نەیتوانیوە کاریگەری لەسەر هاوڵاتیان دابنێت ئاشنایان کات بە مافەکانیان ئاشنایان کات بەوەی کە حەقەکانیان چییە لە ژیان هۆشیاریان بکاتەوە وەکو بزوتنەوەیەتی بە تەچید وانە گۆڕانیش و کۆمەڵیش و یەکگرتوش سیاسی ئۆپۆزیسیۆنن لە ناو سیستەمی سیاسیی تەندروستە کە سیستەمێکی دیموکراسیانەیە بۆیە فەرمانڕەومان هەیە ئۆپۆزیسیۆنمان هەیە ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبوو سیستەم دیموکراسیە ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبوو سیستەم دیموکراسی نیە دەوریان لەسەر وەعی تاگ لەسەر گروپی فشار لەسەر ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بە کۆی هەر هەمومان هەمان بووە دیارە ئەوان ئۆپۆزیسیۆن پەلیان حەقی خۆیانە زووتر بگەن بە دەسەڵات ئەکرێ فشاری ئەوان زیاتر فشاری ئەوان ئیجابیتر بێت بەڵێ بۆ کاگازان کاگازان خۆبەخشانە کارکردنی ئەندامانی بزوتنەوەی گۆڕان چۆن دەبینی پێدوانیە سیستەمێکی تازەیە ئەگە بێت ئێمە بگەڕێنەوە سەردەمی شاخ کورد لە پێناوی پارەدا بووە بەجاش بەڵام لە ئێستادا ئێمە ئێشەتی پارتیش هەیە کە کوردن ئارە بیژنینە ئێمە ڕەتیان دەکەینەوە خۆبەخشانە کار بۆ من پێم وایە مەسایلی خۆبەخشانە وەختێک دەبێت ئەو کەسە تەسیە بات ینی خەڵک چۆتەوە شاخە مەسەن بڵین باوکی تۆ کەسی تۆ تۆی جێڵاوە بە شەید بوونە مەسن نەک بە شید من نمونەیەکێنمە شید بوون قیمەی تەسحەیە
بۆ نمونە دەستبەرداربوون لە وەزیفە تەلەبەی سەیکولێ تەنزیمە کەشف بێ ئەڕاج جامعەکە جێڵێ ئەوە بۆ قۆناغی ئەمە باسی کۆنەکە باوکەجان باسی ئێستا ناکەم ئاخر باسی ئێستا کاکە تەعنین لەو کەسەی کە تەصحیح داوە مەبەستی هەرگیز کاری بەرنامەکەش نییە جوان نییە من باوک منفا لە من تەعنەدەم لەو کەسانەی کە من بەڕێستم نەوتۆ کاکە ئاخر تۆ یاری بکەی بە هەستی خەڵکاک ئەخ من یاری ناکەم بەخۆ با من جوابی پرسیارەکە بەمەوە من پێم وایە ئەوەی کە بەڕێزت دەڵیت قسەیە لەسەر ئەوەی کە من پێم وایە تەصحیح دراوە وەخین دراوە ئێسایکی خۆبەخشە ناو گۆڕانە ئیشەکە خۆبەخشی ناو گۆڕان من باە پێوەمی یەک مەسوولی گۆڕان نییە تەقاوتە لە معاشی من بەقە معاشی مەسوولەکەی سلێمانی بەڕێزت نابێ من لەبەرەوەی معاشی هەیە بەڵێ بەتەشی من قسە بکە من مامۆستای زانکۆ خۆبەخشانە بە گۆڕانی شەکە من معاشم ملیۆنە و 360,000 مەسوولی شاری سلێمانی معاشەکەی ملیۆنە و 670,000 خۆبەخشانە نییە ئەکرێخوارێک دەخوارێ نمونەیەکی لە هەزار بوونە بەڵام لە گۆڕانە هەرچی مەسوولی گۆڕانە یا وەزیر بووە یا مدیر عام بووە یا مەکتەبی سیاسی بووە یا محافظ بووە یا قایمقام بووە یا ئەندامی مەڵبەند بووە یا کارجێری مەڵبەندەوەی معاشیە لە خوارشەوە دیارە ئێمەش ڕێخستمانەیە بە دەیان و بە سەدان و بازار لە کۆمیتەکە نە معاشیە نە پارەیە نە امتیازاتیە. بەڵێ کاک محەممەد پرسیارەکەم بۆ مامۆستا وشار دیارەوە باسی 20 ساڵ حکومڕانی پێش ساڵەکە هەمیشە ئەوان خراپەکان بە من پارتی شدانەوە چاکان بۆ خۆدان جۆڕنەوە ئایا بەرپرسیارنی هەر لەسەر گۆ برادەرێکی لە شەستەوە حکومڕان حیزب کوردستانەکان حکومڕان دەکەن ئایا وەش بەرپرسیارین لە شەستەوە لە چاک و خراپە وڵاتی بۆ خۆی دەزنەوە پرسیاردم باسی نوێگەریت کرد لە یەکێتی لە دوای کۆنگری چوار و دروستبوونی ئەنجومەی ناوات نوێگەری لەوەی زیاتر بڕۆ هەچی کۆمەڵی گەنج هەیە لێ بۆ نمونە باسی بڵێزەخان و ئارامی قادەغەڵ کۆمەڵی خەڵکی بەتوانە هاتوون و لەو بەلاغی دوای مەکتەبی سیاسی و چەند شەوانە دەڵێ بەڕاپرسیکان دەکەن بۆ پەرلەمانیارەکە لەو بەشەی کە پێیوەستە بە تەوەرەکەوە وەڵام بیتەوە سپاس دەکەم. دیارە لەسەرەوەی کە بەرپرسیارن ئەم هەڤاڵانە لە ڕابردوو خودی کاک نوێشیروان لە نووسینێکە زۆر باشکراڵێ من بەشدار بووم لەو مێژووەیە بە باش و بە خراپەوە بخۆ بەرپرسیاریشم لە بەردەم خوددا و لە بەردەم مێژووی گەلەکەمە لەبەرەوە من ئەوان ئینکاری ئەو مێژوان نەکردو بەڵام سوور بوون لەسەرەوەی کە نابی ئەم ڕابردوو بفرۆشێتەوە بە خەڵکی کوردستان بەڵکو کار بکەین بۆی ژیانێک بۆ خەڵکی کوردستان بەدیبێن کە لەگەڵ سەردەمەکەیە بگونجێت تەنها قسە نەبێ کە کاتێک بۆ نمونە تۆ ئەبینی لە کوردستانە سەری کەنتی دەدونوسیکە یەک مەسئول نییە لە وڵاتە خۆی چارەسەرکە هەموو یەکێ بە دەرەوە بەڵام هاوڵاتی ئاسایی لە کوردستان نەبێت بچێ بۆ لای پزیشکۆ کوێرە بێ یا خودی کوژن لەبەرەوە ئێمە ئەمانوێت کارێ بکەین کە لە جیاتی بچی بۆ ئەوروپاکم مەسئولەکە و چۆن مەسئولی ئەوروپا لە ئەوروپا خۆی چارەسەرەکە تۆش لێرە خۆ چارەسەرکەی نەک تۆ تەبەقەیەک بیت و هاوڵاتی ئاساییش تەبەقەیەک. بەڵێ سپاس کاک ئازاد پێمەڵن یەک خولەکماوە بۆەوەی ڕێی هەردووکتان لەسەر پرسیارێک وەربگرم ئەوترێت کە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ کێشەکان لەدایک بووە چ کێشە ململانەکانی ناوێتێتی نیشتمانی کوردستان بێت چ کەمی خزمەتگوزاری و کێشەی مافە سەرەتاییەکانی هاوڵاتی لە هەرێمی کوردستان و ئەوترێت لەگەڵ چارەسەربوونی کێشەکاندا بزوتنەوەی گۆڕانیش کپ ئەبێتەوە و سارد ئەبێتەوە ڕای تۆ لەو بارەیەوە زۆر پێم وایە بزوتنەوەی گۆڕان لە هەناوی کێشەی کۆمەلگای کوردیش و لە ناوی کێشەی حیزبەتی ناو یەکێتیش دروست نەبووە بەم دلیلە لە ساڵی 91 ڕاپەڕین بووە ئینتیفازە بووە دوای ئینتیفازە شەڕی ناوخۆ بووە من بەرپرسم لە شەڕی ناوخۆ مناڵم هیچ کارێکتێکی ناو گۆڕانج لایەنم کە ئێساچێ لە شەڕی ناوخوا نەبوون ئێساچێ دەور و باڵا دەستیانە بووە لە ناو کاتێکا کە شەڕی ناوخۆ بووە کە شەید بۆ ئێرە ڕۆشتۆ شەید بۆ هەولێر ڕۆشتۆ لێکی دوو پارتی کە کارەبا سعاتێک نەبووە کە دینارێک نەبووە بستنەوەی گۆڕان خۆی ئەلان ناکات دروست نابێ ئامالی خەڵک هیوای خەڵک با بڵین بخا بە پراکتیک لە ساڵی 2004 یادداشت دەدا لە ساڵی 2005 با بڵین ئەوێ خۆی جیاگاتەوە لە مانگی 3 و 2 چواری 2009 ئەلانی خۆیەکە ینی 2009 نەهامەتیەکان بەقەنەوە نەبوون بەقەنەوە هەش نەبوون بەقەنەوە لەبەر ئەوە بستنەوەی گۆڕان لە هەناوی کێشەی کۆمەلگای کوردی دروست نەبوو. بەڵێ سپاس کاک ئازاد ببوورە کاگۆشیار زۆر بە کورتی زۆر گرنگ هەیە ئەمە ئەوە پرسیارێک شجێ هەڵم بە کاک ئازاد بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانەوە پسند داوایان لێکرا کە پرۆژە پێشکەشکن بۆ چاکسازی ئێمە 6 پاکێژمان پێشکەش کرد کە دیسانەمەیەک لە سەر و سەمەرەکانی دنیا کاک ئازاد هەرە لە علمی سیاسی وەکوی بڵێ کەسیش نازانێت ینی ئەو نەبێت باسی کارل پۆپەر و چیەکە یەک نمونەماباتی یەک کەسی تر نمونەیەک بدا بە من کە لە دنیاە تۆ داوای پرۆژە لە ئۆپۆزیسیۆنکی پرۆژەت بات تۆ بە پرۆژە وەڵامی بیتەوە بۆ نمونە ینی یەکێتی و پارتی نایەنەوەی کێشەکان چارەسەرکەن لەسەر ئەمەش مەسەلەیەک هەیە زۆر کرنکە وەڵامی پرسیارێکی تۆ مەسەلێکی بەڵێ کاگۆشیار گەر وەڵامی ئەوم بیتەوە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ کێشەکان لەدایک بوو ئایا لەگەڵ چارەسەربوونی کێشەکانە کۆتایی دێت بزوتنەوەی گۆڕان لە پێناوی ئەوە لەدایک بووە کە ئەو پەیامەی ئەو بەرنامەی هەیەی کە خۆی بینێتەوە لە
بە دیموکراسیکردنی کوردستان نەک تەنها بە قسە چونکە لە هیچ وڵاتێکی دیموکراسیە خەڵک لەسەر دەنگەکەی لە ئیشەکەی دەرناکرێ دادپەروەری هەبێت چەمکی هاوڵاتی بوون بچەسبێت وە کوردستان پێگەیەکی بەهێزی هەبێت لە ناوخۆ بتوانێت ڕوبەڕووی هەرشەکانی دەرەوە بێتەوە بەڵام هەموو هاوڵاتێک مافی هەبێ هەموو لە بەردەم یاسای یەکسان زۆر سپاس بڵێ کۆنتڕۆڵەکانتان حاضرکەن کاگازات کاتی ڕاپرسی دوو هەموو کۆتایی ناو بەرنامەکەی گەر کۆنتڕۆڵەکانتان حاضرکەن بۆی بچێ لای پرسیاری یاخود پرسیاری تەوەری سەرەکی بەرنامەکە بۆی ڕای ئێوە بزانین تکاتان لە یەکەم دووبارەیەکەمەوە لەسەر بنشینەی ئەو گفتوگۆیانەی لەناو بەرنامەکە کراو ئەو ڕاگۆڕینەوەی کە ئێوە کردان و پرسیارەکان کاڕاستەتان کرد بە دەنگەکانتان لەسەر لەو پرسیارە بڵێن وەڵامی ئەو پرسیارە بنەوە نەک لەسەر ئەساسیەوەی کە پێش وەختە خۆتان بڕیارتان دابێ ئایا بزوتنەوەی گۆڕان توانیوێتی مۆدێلێکی نوێی حزبایەتی بێت و جیا بێت لە دوو حزبەکەی دەسەڵات بەڵێ نەخێر بڕیارم نەداوە دووبارەیەکەمەوە بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانی بەردەستان نەخێر ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سێ فەرموون دەست بە دەنگدان بکەن یەک خولەکتانەیە ئایا بزوتنەوەی گۆڕان توانیوێتی مۆدێلێکی نوێی حزبایەتی بێت و جیا بێت لە دوو حزبەکەی دەسەڵات بەڵێ نەخێر بڕیارم نەداوە هیوادارم داواتان لە یەکەم کار کەسە لای خۆیەوە دەست بە یەکێک لە ژمارەکانە بنێت و ڕێژەی بڕیارم نەداوە تاکەم تریش بێت باشترە چکارە بێت بە شێوەیەک لە شێوەکان بڕیارێکتان دابێت بەڵێ سپاسانەکەم کات کۆتایی هات بە نسبەت ڕاپرسی دووەمی ناو بەرنامەکەەوە 59% دەنگەکان ئەو بەڕێزانەی ڕێژەی سەدی ئەم بەڕێزانەی لێران 59% پێیان وایە کە بەڵێ بزوتنەوەی گۆڕان مۆدێلێکی نوێی حزبایەتیە وەجیایە لە دوو حزبەکەی دەسەڵات و 32% یاخود لە سەدا 32 ڕایان وایە کە نەخێر مۆدێلێکی نوێ نەبووە بزوتنەوەی گۆڕان و 9% بڕیاری نەداوە گەر برادرانی کۆنتڕۆڵ ئەرک نەبێت ئەنجامی ڕاپرسی یەکەممان بنێ بەڵێ لە ڕاپرسی یەکەم ئابینین بەنسبەت ئەو پرسیارەیە بزوتنەوەی گۆڕان توانیوێتی مۆدێلێکی نوێی حزبایەتی بێت و جا بێت لە دوو حزبەکەی دەسەڵات بەنسبەت بەڵێەوە 22% دەڵێت بەڵێ توانیوێتی مۆدێلێکی نوێ بێت و وەڵامی نەخێر یاخود اختیاری نەخێر 11% بۆ چووە و بڕیارم نەداوە 67% وەکو دەرەکەوێت لە سەرەتای بەرنامەکە 67% ئەم بەڕێزانی کە لێرە حەزوریان هەیە و لە دەڤەری پشدەرەوە هاتوون و ئێمە ئاگادار نین لە ئاراستەی بیرکردنەوەیان و چۆن بیرەکەنەوە 67% بڕیاری نەداوە چاوەڕێ بوون کە لە دوای زیاتر لە کاتژمێرێک گفتوگۆ و مناقەشەی ناو بەرنامەکە ڕای خۆیان لەو بارەوە بدەن بەڵێ بینەرانی عزیز لە ڕاپرسی یەکەمدا 22% اختیاری بەڵێ هەڵبژاردووە بۆەوەی کە گۆڕان توانیوێتی مۆدێلێکی نوێ بێت ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ 59% لە دوای زیاتر لە کاتژمێر و نیوێک یاخود کاتژمێر و چارەکێک تقریبان 75 دقیقە گفتوگۆ لە بەنسبەت نەخێرەوە وەکو هەردوو ڕاپرسیەکە لەسەر شاشەکە دەرەکەوێت 11% ئەڵێ نەخێر نەبووە لە ڕاپرسی دووهەمدا ئەم ڕێژەیە دابەزیوە یاخود بەرز بۆتەوە ببورن بۆ 32% و بەنسبەت بڕیارم نەداوە 67% بڕیاری نەداوە و ئەم ڕێژەیە دابەزیوە بۆ 9% زۆر بە کورتی کاکازات لە کەمتر لە 30 چرکەیە دوا قسەی خۆت زۆر سپاس بۆ بەشداربوونی ئەم بەڕێزانەوە زۆر سپاس بۆ ڕێی هەموو ئەم خوشک و برایانە بە هەموو نوعێکی بیرکردنەوە من بۆ خۆم وایتی یەگەم ئەوەی تەمەنێکمە بێ یاوەی خوێندنەوەمە بێ ئەو مۆدێلە سیاسی کە ئێمە بمانوێت لە کوردستانە گۆڕانی هەنابێتی مۆدێلی بێ لە خیتابە لە منهەجا لە بیرکردنەوە لە کەرەسا لە ڕێخستنا پێم وایە نەخێر و انتخاباتی ئەم 21 نوێش ئەو حەقەدە ئەسەل بێنێ کە هێزە سیاسەکانی کوردستان ڕوبەڕووی سنووری دەنگدانە بنەوە دیارە لە ڕابردوودا سیستەمی دەرەبەگایەتی و ئاغاتی لە کوردستانە هەبوو جوتیار هەموو جوتیارەکان کاریان نەکرد ئەرزیانێکی هەڵا دانوێنەیەڵە کرد دوای دروێنەشیان نەکریان بەیان کرد بە عەمباری ئاغاوە زستانە بوو بچن داوای تەنەگەیەک گەنم بکەن بۆی بژین ئەمە شتەیەکێتی و پارتیەکەن 32,000 37,000 50,000 موچیادێک کە ئەمە ئیهانەیە بە ئینسانی کوردی لە کاتێکا سەرۆت و سامانی وڵاتیەکێتی و پارتی نییە هی هاوڵاتیانی کوردستانە ئەوەی کە لەدایک بووەوەی کە لەدایک نەبووە زوتنەوەی گۆڕانکارەکە بۆی بە هاوکاری و بەشداری چالاکی هەموو هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی گەنجان کە ئەو مافە بگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان
هیچ ئینسانێکی کورد برسی نەبێ هیچ ئینسانی کورد بێ ماڵ و حاڵ نەبێ هیچ ئینسانی کورد بێ ئازادی نەبێت چکەوە مافگەلێکن کە خوددا بە ئینسانی داوە هیچ ئینسانی ناتوانێت هۆشیار عومەر عەلی کاک ئازاد تۆفیق سوپاس بۆ بەشداریکردنتان لە بەرنامەکە سوپاس بۆ ئەو کۆمەڵە گەنجە جوان و بەڕێزەی کە لە دەڤەری پشدەرەوە حزوریان هێنا و ماندووبوونیان لە یەکەم و دەستیان خۆش بێت بینەرانی ئازیز بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن با لینکی بەرنامەی دووجار بیر بکەرەوە لەسەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنمەیەکی تر و دوو جاری دیکە بیرکردنەوە بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت دەستان خۆش بێت.